ململانەی تایفی بەتایبەت لە عێراق تونتر دەبێت و دەگاتە هەموو ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە مانشێتی لێکۆڵینەوەی سنتەرێکی استراتیژیە لە ئەمریکا کە لەسەر ئاڵۆزی ناوچەکانی عێراق و سووریا لێکۆڵینەوەی لەبارەوە کراوە. بەپێی ئەو لێکۆڵینەوەیە ئەو توند و تیژیە بۆ چەند نەوەیەکی دیکەش درێژەی دەبێت وەک ماوەی دوای جەنگی جیهانی یەکەم لە ئەوروپا کە دواتر گەڕانەوەی ئارامێکی ڕێژەیی بوو لە ناوچەکە. ئەمەش ماوەی 10 ساڵی دیکەی پێویستە. ماتیۆ باوەرس شارەزای کاروباری استراتیژی لە ئەمریکا پێی وایە لە باشترین حاڵەتدا ئەگەر هیچ ململانێکی تایفی فراوان ڕوونەدات ئەوە ڕژێمی تازەی سەرکوتکار لە ناوچەکە و لە هەرێمەکاندا دەردەکەون. بەپێی لێکۆڵینەوەیە کە لەلایەن سەنتەری استراتیژی ئەتلانتیک کاونسڵ لە واشنگتۆن بڵاوکراوەتەوە ململانەی تایفی بەتایبەتی لە عێراق توندتر دەبێت و دەگاتە هەموو ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو لێکۆڵینەوەیە کە ڕۆژی شەمە بڵاو کراوەتەوە توندوتیژی و نەمانی ئارامی لە چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە هۆی گۆڕانی زۆر گەورە و بنچینەیی لە نەخشە سیاسەکەیدا. ئەوەش کار لەباری ئابووری وڵاتانەدا دەکات. بەپێی ئەو لێکۆڵینەوەیە ئەو توندوتیژیە بۆ چەندەوەیەکی دیکەش درێژەی دەبێت وەک ماوەی دوای جەنگی جیهانی یەکەم لە ئەوروپا و گەڕانەوەی ئارامێکی ڕێژەیی بۆ ناوچەکە کە ماوەی 10 ساڵی پێویستە. شارەزایەکی کاروباری استراتیژی پێی وایە لە باشترین حاڵەتدا ئەگەر هیچ ململانێکی تایفی ڕوونەدات ئەوە ڕژێمی تازەی سەرکوتکار لە ناوچەکە دەردەکەون. ئەوەش لە ڕێگەی ململانەی تایفیەوە نابێت هەروەک لە میسر چاوەڕێ دەکرێت. سەبارەت بە لێکەوتەکانی ئەوەی پێی دەگوترێت بەهاری عەرەبی لێکۆڵینەوەکە پێی وایە پێچەوانەی بیرکردنەوەی با و بە پشتبەستن بەکردەوە توندوتیژیەکان و ململانەی خوێناوی بەهاری عەرەبی گەلانی ناوچەکە بەرەو قبوڵکردنی ژیان لە سای کەشوهەوا و کردەوەی نادیموکراتیانە پاڵ پێوەدەنێت چونکە توندوتیژی تایفی گەلانی ناوچەکە ناچار دەکات بایەخی زیاتر بە سەقامگیری ناوچەکە بدەن. لە ڕووی ئابووریەوە بەهۆی ئەو وێرانکاری کە ململانی تایفی دروستی کردووە پێشبینیکردنی فراوانتربوونی دەسەڵاتە سەرکوتکارەکان لە ناوچەکەدا ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی ئابووری زۆر سەختتر دەکات. ئەوەش سەردەچێشێت بۆ سەختی باشکردنی کەرتەکانی دیکەی ژیان. ئەو لێکۆڵینەوەی سەنتەری استراتیژی ئەتلانتیک کاونسڵ لە واشنگتن گەیشتۆتەوە ئەنجامەی کە دۆسیە ئەتۆمی ئێرانیش یەکێکە لە گرنگترین ئەو پرسانەی کە بە شێوێکی ڕاستەوخۆ کار لە ڕەوشی ناوچەکە دەکەن. سیناریۆی پێشبینیکراویش ئەوەیە کە هەموو لایەنەکان بگەنە ئەنجامێک بەدڵی هەمووان بێت. ئەوەش دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕق هەڵگرتنی نێوان سوننە و شیعە ناوچەکەش ئارامێکی ڕێژەیی بەخۆیەوە دەبینێت. بەپێی ئەو لێکۆڵینەوەیە تاران دەیەوێت بگاتە چارەسەرێک لەگەڵ وڵاتانی پێنج کۆیەک بەهۆی پێویستی زۆری ئێران بۆ پێشخستنی کەرتی وزە و کەرتە پیشەسازیەکانی دیکەی. هەروەک ماتیۆر باوەرز دەڵێت مەترسی ئابووری لەسەر تاران ئەو وڵاتەی ناچار کرد ئامادە بێت لەسەر مێزی گفتوگۆ دابنیشێت. دەشڵێت تەماخستنە بەر ئێران و ترساندنی زۆر کاریگەر بوو بۆ ناچارکردنی ئێران بۆ وازهێنان لە پشتیوانیکردن لە گروپە توندڕەوەکان.